ئارامی و ئاوەدانی هەولێری پایتەختی یاریمی کوردستان وای کردووە ببێتە ناوچەیەکی گرنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت بۆ هاوپەیمانانی نێودەوڵەتی و هێزە بیانیەکان. بۆیە بەتوندی لەسەر هێرشە موشکەکەی سەر هەولێر هاتنە دەنگ و شێواندنی ئارامی هەولێریان سەرکۆنە کرد. کۆمەلگای نێودەوڵەتی جگەلەوەی لەسەر ئاستی تاک سەرکۆنەی هێرشکردنە سەر هەولێریان ڕەت کردەوە بە یەکی شەوە لە بەیاننامەیەکی هاوبەشدا بەتوندی ڕوبەڕووبوونەوەی تاوانبارانیان ڕاگەاند. شارەزایەکی سیاسەتی نێودەوڵەتی ڕایوایە کۆمەلگای نێودەوڵەتی پێویستیان بەو ناوچە ئارامە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەرێمی کوردستانە. بۆیە بەتوندی دژی تێکدانی ئارامی و ئاسایشیە مەزمونەن. ئەو گرنگیە جیۆستراتیژیەی هەولێر وەکو مووقع هەیەی لە ناوچەکەیە دوو ئەهمیەتی هەولێر بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و تونددیژی و کۆتایی هێنان بەو گروپە چەکدار و میلیشیانی کە لە ناوچەکەی هەن ئەمە لە ڕووی نێودەوڵەتی و هەولێر لەم دووڕۆ بۆ هاوپەیمانەکانی زۆر گرنگن. خاڵێکی تر هەر پەیوەندیدار بم بابەتەوە مەسلەی استقراری هەولێر بۆ هاوپەیمانە نێودەوڵەتەکان بە تایبەتی بە ڕۆژاوایەکان زۆر گرنگە، چونکە تاکە بیعقەی جوغرافیە لە عێراقا کە استقراری سیاسی و ئەمنی تێدایە، یعنی فەلەبەرەوە هەر جۆرە هەوڵێک بۆ تێکدانی ئەم استقرارە سیاسی و ئەمنیە لە هەرێمی کوردستان هەیە بێگومان کاردانەوەی توندی لێکەوێتەوە کاردانەوەکانیشمان بینی. هەمووان لەو ڕاستیە تێگەیشتوون کە گروپە چەکدارەکان مەترسی جدین بۆ سەر عێراق و هەرێمی کوردستان. بۆیە کۆمەلگای نێودەوڵەتی پشتگیری لە مانەوەی یارەمی و ئاوەدانی هەرێمی کوردستان و هەولێری پایتەخت دەکات. چاودێرێکی سیاسی پێی وایە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایش دەرخەری ئەو ڕاستەیە کە تێکدانی ئاسایشی هەولێر بەلای هەمووانەوە هێڵی سوورە. هەرێمی کوردستان پێگەی گرنگی هەیە لە پەیوەندی نێودەوڵەتەکان و هەولێریش پێگەی تایبەتری هەیە لە چۆنەتی بڵاوکردنەوەی ئاشتی و ئاسایش نەک لەسەر ئاسی عێراق بەڵکو لەسەر ئاسی ناوچەکە وەکەوەی کە نێردەی نەتەوەیەکگرتوەکان ئاماژە پێکرد وەکەوەی کە زۆربەی وەزیری بەرگری و وەزیری دەوڵەتی وڵاتان تشیان خستۆ سەری کەواتە گرنگیدان بە هەرێمی کوردستان بە شێوەیە گشتی و هەولێر بە شێوازێک تایبەتی دەرخەری ئەو ڕاستەیە کە بووەتە فاکتەرێکی پاڵنەر بۆ بڵاوبوونەوەی ئاشتی لە ناوچەکە. جگەلەوەی هەرێکە لە ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا و فەڕەنسا و ئیتالیا بەجیا سەرکۆنەی هێرشکردنە سەر هەولێریان کرد. دواتر بە یەکی شەوە لە بەیاننامەیەکی هاوبەشدا سەرکۆنەی و هێرشیان کرد کە کرایە سەر پایتەخت. بەڕای شارەزایانی سیاسەتی نێودەوڵەتی ئەوە دەگەێنێت کە ئارامی هەرێمی کوردستان بۆ کۆمەلگای نێودەوڵەتی گرنگە کە تاکە ناوچەی ئارامە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆتە نمونەیەک بۆ پێکەوە ژیان و ئاوەدانی و ئارامی. ڕێناس عەلی، کوردستان 24 هەولێر.